بەڕاستی کتێب یەکێکە لەو شتە بە نرخانەی کە ئەتوانی ئاستی ڕۆشنبیری نەتەوەیەکی پێ هەڵسەنگێنی. کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی کتێب یەکێکە لەو هەنگاوە دڵخۆشکەرانەی کە ئەتوانی ساڵانە بزانی ئاستی خوێنەر لە وڵاتەکەی تۆ خود لە شارەکەی تۆ چەندە. من لێرە زۆر پیرۆزبایی لە ڕێکخەرانی ئەم پێشانگایە نێودەوڵەتی ئەەکەم و خۆزگە لە ساڵێکات دوو جارێک یاخود سێ جارێک ئەمە دووبارە ببێتەوە، چونکە کاتێک کە باسی کتێبەکەین یا باسی خوێندنەوەی کتێبەکەین بە دڵنیاییەوە ئەبێ ئەوە بزانین کە بەهای کتێب چەند گرنگە بۆ کۆمەڵگاوە، بەهای کتێب چەند گرنگە بۆ خوێنەر، چونکە کتێب یاخود خوێندنەوەی کتێب بە تەنها تۆی خوێنەر سوودی لێوەرناگری، بەڵکو جگە لە خۆت کەسی بەرامبەریش سوودی لێوەرەگرێت. کاتێک تۆ کتێبێکە خوێنیتەوە جگە لەوەی کە خۆت زانیاریەکە وەرەگری و خۆت خۆشی لێ ئەبینی، چێژی لێ ئەبینی، لە هەمان کاتە ئەیدەیتەوە بە بەرامبەر بە باسکردنی، بە گێڕانەوەی، بە خستنە ڕووی کاتە تۆ لە کاتێکە چەند کەسێک سوودی لێ ئەبینێ لە خوێندنەوەی کتێبێکە. ئەم بەربڵاویەوە ئەکات یعنی خوێنەر بەردەوام بێت. خوێندنەوەی کتێب یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دروستبوونی تاکێکی ڕۆشنبیر. بۆیە هیوادارم ئەم پێشانگایە بەڕاستی ئەوانەی کە ئەچن بەمانایی ئەوە بچن بتوانن سوود لە کتێبەکان وەرگرن و کاریگەری باشی هەبێت لە ناو کۆمەڵگا و هەنگاوێک زیاتر ئێمە بچینە پێشە و لەم بارودۆخە دوورکەوینەوە کە هەمومانی بەڕاستی سەرقاڵ کردووە. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب.